ئەم کاتە و هەموو کاتێکتان خۆش و شاد بێت بیسەرانی خۆشەویستی رادیۆی نەورۆز. خۆشحاڵین ئەمڕۆژ لە ئەڵقەیەکی تازەی بەرنامەی ناودارانی ئەدەبی کوردی لە رادیۆی نەورۆزدا بەیەک ئەگەینەوە بەو هیوایی متوانین لە خزمەت ئێوەی خۆشەویست و ناودارانی ئەدەبی کوردی بین. خۆشەویستان، من عەدنانی حاجکاکە ئامادەکار و پێشکەشکار لەگەڵ لاوێن قادر لەسەر ئامێرەکانی دەنگ لە خزمەت ئێوەین بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقەیەمان. خۆشەویستان، بۆ ئەڵقەی ئەمڕۆ ناوداری ئەدەبی کوردی خادیممان هەڵبژاردووە بۆ ئەوەی باس لە ژیاننامە و بەرهەمە شیعریەکانی بکەین. خادیم لە ساڵی 1995 لەدایک بووە و ساڵی 1970 کۆچی دوایی کردووە. دعوەتی معشوقە شەو بۆ ئێمە کاتی زاریە، سەتری عەیبی عەیبداران و گوناهکارانە شەو، ئاگری موسا کە هەڵگیرسا لە وادی ئەیمەنا، مەوعیدی ئەسراری تەوحید و قسەی جانانە شەو. ژیاننامەی خادیم. عەبدوڵڵا کوڕی محەممەد مەولود لە ساڵی 1995 لە شاری کۆیە لە باشووری کوردستان لەدایک بووە. لە دواییدا کە خۆی بە شاعیر ناسیوە، خادیمی وەک نازناو لە شیعردا بەکارهێناوە. وزەرانی ماڵی باوکی لە ڕووی داراییەوە باش بووە. سەرەتایی خوێندنی لە حوجرەی مزگەوت بردووەتە سەر. لە تەمەنی 12 ساڵیدا قۆناغی یەکەمی خوێندنی حوجرەی تەواو کردووە. لە جەنگی یەکەمی جیهانیدا لە سەدەی 20دا ماڵی تاڵان کراوە و ئازاری زۆری چەشتووە. ناچار بووە کۆیە بەجێ بێڵێ و ڕوو بکاتە قەڵاتزە و لەوێ دوکانی بەرگ درویی داناوە. لەم کارەدا قازانجی بووە، بۆیە توانیوێتی لە ساڵی 1935 چێتە حەج و ئینجا لە ساڵی 1936 ماڵی گواستوەتەوە سلێمانی و کردوویەتی بە نیشتەجێی هەمیشەیی خۆی. دوکانی بەرگ دووری داناوە و هاوڕێیانی لە شاعیرانی ئەو ڕۆژگاری سلێمانی سەریان داوە، لەوانە بێخود و ڕەمزی مەلا مارف و عەلی کەمالی و ئەحمەد شوکری و هیدیکە. خادیم ژیانی لە شاری سلێمانی پێخۆش بووە، حەزی بە هاوڕێیەتی ڕۆشنبیر و خوێندەواران کردووە. دیارە لە سلێمانی بە ئاسانی ئەمەی بۆ هەڵکەوتووە. لە ساڵانی نزیک کۆتایی ژیانی چاوی کز بووە و ئازاری بەم دەردە چەشتووە و بۆتە هۆی ئەوەی زیاتر هۆگری ئاین ببێ و شعری لەم بابەتە لە دیوانیدا زۆر بێ. خادیم لە 5 کانون دووەمی ساڵی 1970 لە سلێمانی کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی گردی جۆگە نێژراوە. هەزاران ڕەحمەت لە گۆڕی خادیم. شعری خادیم. شعر وەک بەهرەیەکی خۆڕسک لە ناو دڵ و دەروون و هۆشی خادیم پەیدا بووە و زۆر دەستی بە شعر وتن کردووە. دڵسۆزی بەرامبەری بووە و ئەمیشە لەگەڵی داژیاوە و لەبەر ئەوەی بەرهەمی زۆرە لە چاو شاعیرانی دیکە، دیوانی شعری یەکێکە لە دیوانە گەورەکانی شعری کوردی. خادیم تەنیا خەریکی دانانی شعر نەبووە، بەڵکو شعری زۆری دیکەی خوێندوتەوە و بە تایبەتی شارەزای تەواوی لە قوتابخانەی شعری کلاسیکی کوردستانی باشوور بووە. شعری خادیم لە ڕووی ڕوخسارەوە. شاعیر بایەخی زۆری بەلایەنی ڕوخساری شعردا وەک جەوهەرێکی هونەری بەبێ ئەوەی ناوەرۆک نابێ بە بەرهەم لە هەموو هونەرە جوانەکاندا نەوەکو تەنیا لە شعر. پێویستە و جەوهەرانە دەستنیشان بکرێن بۆ ناسینی شعری خادیم لە ڕووی تاشینی ئەو پەیکەرەی لە وشە و زاراوە دروستی کردووە، هەروەها ئەو قاڵبانەی بەکارهێناون بۆ ئەو ناوەرۆکانەی ئارەزووی کردووە لە شعردا دەریان ببڕێ. یەکەم، خادیم یەکێکە لەو شاعیرانەی زۆرترین بەحری بەکارهێناوە لە شعرە عەروزیەکاندا. ئەم بەحرانە لە شعردا بەرچاو دەکەون: هەزەج، ڕەمەل، موزارع، خەفیف، موستەس، متەقارب، ڕەجەز. دووەم، لە قافیە دەوڵەمەندە، هەموو دەنگەکانی ئەلفوبێ عەرەبی بەکارهێناوە.
هەرچی دەنگە کوردیەکانیشن هەندێکیانی وەرگرتووە. سێەم، لە پاش قافیە زۆر دەوڵەمەندە هۆی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی شعری بە ژمارە زۆرە و هەروەها خۆی حەزی لە پاش قافیە بووە بۆ ئەوەی ڕیتمی شعرەکەی بەهێز بێ. ئەم پاش قافیانە لە شعردا بەرچاو دەکەون، ئەکا، پەیدا، ئەدا، کوا، جودا، شکا، دەکا، نەما، هێنا، چ بکا، بەهارە، سووتا، عەندەلیب، غائیب، ئەدەب، نیقاب، شەراب، نەهات، هات، ڕوت، محەبەت، عەبەس، کرد، ڕابردوو، بەهار، سەر، نەزەر، لە دوور، عومەر، زاهیر، ئاخیر، یار، ناز، ڕاز، نەفس، نێرگس، بەکەس، هەوەس، فرۆش، دەروێش، غەزەر، نەشات، واعیز، سەماح، بەکەف، عیشق، عاشق، لە خاک، دڵ، گوڵ، بولبول، تەغافول، بم، ببم، کردم، چ بکەم، چاوم، غەم، دایم، ئەبینم، چووم، ناکەم، هەموو، دەم، دەگرم، یەکن، من، ئەکەن، بازن، چین، تۆ، بڕۆ، بوو، ئیمشەو، ئیمڕۆ، چوو، نەچوو، پێکەوە، منە، هی منە، بیستوومە، داوا، بێدەنجی، چی، بێتۆیی، نەبێ، پێ ئەکەنی، ئەگری، دەدوێ، نەبێ، خاڵی، بابێ. سێ. چارەم، شعری میلی سیلابی خۆماڵی جێگەی دیار هەیە لە دیوانی خادیمدا بە زۆری چێشی دابڕگەیی بەرچاو دەکەون، گەلێکیان وەستانیان لە ناوەڕاستدایە 5:5 کەمیان ئەو وەستانەیان نییە. قافیەی ئەم جۆرە شعرەی مەسنەویە ئەلف با جیم. پێنجەم، زۆربەی بەرهەمی غەزەل، لێرک، کورتە قەسیدەی درێژی کەمە، شعر عەروزیەکانی هەمویان لەسەر یەکێتی قافیە ڕێکخراون. شەشەم، شاعیر بایەخی بە قەسیدەی پێنجین داوە. هەفتەم، زنجیرەیەک شعری هەیە لە بەندی 8 نیوە دێر شعری پێکهاتوون لەسەر قافیەی ئەلف با جیم با. هەشتەم، لە تەرجیع بەندا شاعیر بەرهەمی زۆرە، تەرجیع بەندی تەوحیدی بۆ خودا لە 6 قەسیدە پێکهاتووە، یەکێکی دیکەی بۆ پێغەمبەر لە 7 قەسیدەدایە. شاعیر لەژێر کاریگەری و لاساییکردنەوەی حەمدی تەرجیع بەندی نیشتیمانی داناوە، لە 9 قەسیدە پێکهاتووە. تەرجیعەکەی ئەم دێڕەیە لە هەموو قەسیدەکاندا دووبارە کراوەتەوە. ڕەبی بەدکارت ببینم کوێر و ئیفلیج و زەلیل، بێتە بەردەرگەت بڵێ هاوارە کاچی کورد دەخیل. نۆیەم، شاعیر 6 قەسیدەی داناوە بە ناوی تەرکیب بەند لە عیشقدا، مایەی دەوڵەمەندی دیوانیەتی. دەیەم، بابەتی مستەزادی هەیە، دوور نییە لەبەر ئەوە وتبێتی بۆ ئەوەی نەڵێن ئەم بابەتە شیعرەی نییە. یازدەم، شاعیر هەندێک ڕستەی لە شعری بێگانە وەرگرتووە، تێکەڵچێشی شعری کوردی خۆی کردووە، لە دیوانی شعریدا ئەم دیاردەیە بە مولەممەع ناسراوە و ڕاستیەکەی ئەوەیە شاعیر بە دوو زمان یان زیاتر شعر بڵێ بە مەرجێک زمانی نەتەوەی خۆی لەگەڵدا بێ، ئەوەی خادیم کردوویەتی تێکەڵچێشەیە. دوازدە، کۆمەڵێک چوارینی نایاب لە دیوانی شعریدا هەیە، ناوەڕۆکیان لەگەڵ قەوارەی چوارین دەگونجێ، زۆربەیان لە بابەت ئامۆژگاری و دانایی، قسەی نەستەق و دڵداری لایەنی دیکەی ژیان. سەد نیگاهی دوولبەری خۆی وا لەسەر موژگانە شەو، گوێت لە ناڵەی نەیبێ خادیم چی ئەڵێی لەم بەزمەدا، کاتێ وەسڵی عاشقان و عەیشی بێپایانە شەو، بەزمگاهی عەیش و شادی، ڕزمگاهی شۆڕ و شەر، سەف شکێنی عەرسەیی، مەیدانە بۆ مەردانە شەو، هەر کەسێ خواهانی دوڕی مەعریفەت بێ فرسەتە، پڕ لە دوڕ و گەوهەرە دەریای بێپایانی شەو، کاتێ وەسڵی عاشقانە خادیمیش هۆشیارە خۆی، قوڕ دەپێوێ تا سەحەر هەر ئاه و هەر ناڵانە شەو. لەم شیعرە ڕەنجینەدا شاعیر ئەوە دەردەبڕێ ئەگەر شەو نەبێ ڕۆژیش نابێ، ژیان ئادەمیزاد بەبێ ڕۆژ ناچێتە سەر بە یەکتری و هێشتنی دڵدار و دڵبەر بە شەو دەبێ، ئەگەر شەو نەبووە ئاگری موسا لە وادەی ئەیمن نەدەکرایەوە و بۆ ئەوەی نهێنیەکی تاک و تەنیایی کردگار ئاشکرا ببێ. لەم شیعرەدا خادیم گەلێ وێنەی شیعری داهێناوە لە بابەت شەو و نهێنیەکانیەوە. وەسفی بەهار، لەناو شاعیرانی کورددا خادیم وەستایەکی زانا و هۆشیارە لە هونەری وەسف بەگشتی و
بەرهەمێکی شعری بەفەڕی داهێناوە لەم بابەتەوە بۆ نمونە لە وەسفی بەهاردا دەڵێ: چاو هەڵێنە لەحزەیە بنوارە ئەسراری بەهار، هەرچی فکرت بۆی نەچێت توایە ئەتواری بەهار، خۆت لە حەبسی پیرەهەن دەرگە میساڵی بۆنی گوڵ، ڕووی لە ڕووی تۆیە دوو چاوی ئاشناکاری بەهار، پایماڵی مەوجی تۆفانی گوڵە کەون مەکان، سەوزە چاوی خۆی هەڵێنا کەوتە ئیسکاری بەهار، سەیری گوڵزاری ڕۆخی کردووە یا ڕەجەب ئەڵێی، چەتری لێدا وەک پەڕی تاووس ئەشجاری بەهار، ڕەنجی دامەن چین و بۆنی گوڵ وەکوو بێهۆشیە، چونچی دایم عەزمی ڕۆیشتنیە گوڵزاری بەهار، تۆ لە عەیش و زەمزەمەی ئەو گوڵشەنە غافڵ مەبە، ڕوو لە نابوودی و کەسادی دایە بازاڕی بەهار، بولبولی بێچارە پەروازی بە نەقدی ناڵە کرد، هاتە بازاڕی مەحیبەت بۆ خریداری بەهار، مەحرەمی نەبزی دڵی ئارامی من هەر عیشقە بەس، خەتی سونبول تا ڕەجی گوڵ بۆ خەبەرداری بەهار، جیلوە تا من دیم نیهان بوو ڕەنگ بوو بۆ تا دیمشکا، فرسەتی بەزمی تەماشا هێندە بوو کاری بەهار، وەک غەنیمەت فرسەتێکە سەیری گوڵشەن یەک دوو ڕۆژ، پێکەنینی غونجەیە ونبوونی ڕوخساری بەهار، لالە داغ و گوڵ گریبان چاک بولبول ناڵە گۆ، غەیری عیبرەت چی هەیە لەم باغە دیداری بەهار، ئەی خیرەت سۆراخی من ناکەی ئیتر وەک بۆنی گوڵ، من لەگەڵ بادی فەنا چووم سەرە و کاری بەهار، زامی دڵ خادیم کە پەنهانە لەژێر پەردەی نەفس، وەک گریبانی منە چاچی دڵی زاری بەهار. ئەم وەسفەی شاعیر بۆ بەهار ئاسایی نییە وەک لە زۆربەی شیعری لەم بابەتە لە ئەدەبی کلاسیکیدا هاتووە، لێرەدا ڕاستەوخۆ وێنەی دیمەنەکانی بەهار لە گوڵ و بولبول و پەپوولە و چیژانی جوانی هەڵنەبژاردووە بۆ ئەوەی بەراورد و بەرامبەریان بکا وەک نمونەیەکی داهێنانی شیعری، بەڵکو ئەو دیاریانەی کردووە بە تارمایی بۆ ئەوەی تەنیا وێنەی گەشببینی و شادی دروست نەکا، لەگەڵ ئەودا وێنەی ڕەشببینی و ناشادی دروست بکا. شاعیر دەڵێ بولبول ئەگەر دڵداری بکا بۆی ناچێتە سەر لە بەهارانەژی، چونکە گوڵ بەبێ بەهار نابێ، کە غونجە دەپشکوێ و دەبێ بە گوڵ، بەڵگەی کۆتایی بەهارە، ئەو کاتە گوڵ و موڵ بەسەر دەچێ، بولبول دەناڵێنێ بۆ نەمامی گوڵ. ئەم وێنە ڕەوانبێژە جوانانە لەم شیعرەدا بەدی دەکرێن. دڵداری لە بەرجی داناییدا. خادیم لە هەندێ لە غەزە دڵداریەکانیدا هەوڵی داوە بە بیری دانایی و تارمایی گیانی سۆفیزم قانجیان بدا. ئەگەر ئەم شیعرانە نەبوو بن بە داهێنانی بەرهەمی سیمبولی سۆفیزم لە ئەدەبی کوردیدا، بەڵام ئەدگاری ژیرانەی دانایی و هەناسەی وەسفی سۆفیزمیان وەرگرتووە و لەم نمونانەدا هەندێ لایەنی ئەم بیرۆڕایە ڕوون دەبێتەوە. لە چوارینێکدا خادیم دەڵێ: ئەم نەشئەیە پڕمەغزی سەرشۆڕی مەحیبەت، کاسە سەری مەنسوورە تەنبوری مەحیبەت، موسا و عەسا و یەدی بەیزا و بیابان، سەحرای دڵی عاشقە وا تووری مەحەبەت، مێشکی مەنسووری هەلاج و کاسەی سەری ئامێزی ئاوازی دڵداریە، موسا و دارحەسا ئەفسانەیەکی و چێوی و توور بەڵگەی دڵدارین لەم شیعرەدا. خادیم دەیەوێ ئاسۆیەکی سۆفیزم لە ڕووی هەندێ لە شیعریدا بکاتەوە. دیسانەوە شاعیر لەگەڵ مەنسووری هەلاجدایە: جیلوەیی ڕووی گوڵڕووخان عەشقە، مەنزەری چاوی عاشقان عەشقە، خوێ لە پەردەی لیباسی مەنسووری، گەر ئەنەلحەق ئەڵێ حەیان عەشقە. لەم چوارینەشدا خادیم دڵداری ڕاست لەم وێنانەدا دەبینێ و ڕوومەتی دولبەرانی نازەنین، چاوی دڵدارانی عاشق، ناوەوەی مەنسووری هەلاج و ئەوەی وتیەتی ئەنەلحەق من خوداوەندم. لە شیعرێکیدا خادیم دەڵێ: ئەی بەیادی چاوەکەت لە بڕێزە دڵ مەیخانەیە، وەی بە ناوی تۆ چراخان خانەیی وێرانەیە، دڵ ئەکا عەشقی پەریشانی بەیادی زولفی تۆ،
وا پەریشانە دڵم بۆ تووڕەیی تۆشانەیە، یەک نیگاهت ڕەنجی شۆخی خستە بەزمی جەمعەوە، شۆخی چاوی غەزالانم خەتی پەیمانەیە. تا لە زوڵماتی دەروون هەرکا خەیاڵی ڕوود ئەکەم، سەر لە ڕەوزەندا ئەنێ موتاب لە وێرانەیە، خانەی عومرم ئەبا سەیلی حەوادیس بۆ فەنا، ئەم کەلامەم گەر تەماشاکەن ئەڵقانەیە. ئایی بێ لە بەینی ئێمەدا ئاشنابووم لە ئەوەل و ئەڵەی بێگانەیە، تا لە ئیقلیمی فەنادا بووم بە تیفلی پەروەرش، شیری مەمچی دایەی من بادەیی مەیخانەیە، ڕێی فەنا بگرە ئەگەر تاڵیب بەقایی خادیم، ڕووی لە سنجی ئاسیا بە عاقیبەت ئەم دانەیە. لە چوارێنیشیدا دەڵێ لەم حەڵقەی دڵی دێوانەی ئەلەرزی، بەم پرتەوی شەمعە پەروانە ئەلەرزی، لەم خانە خەیاڵی تۆ خەلیلە لە دڵما، بەم هەیبەتەوە سەد بتخانە ئەلەرزی. لە چوارینێکی دیکەدا دەڵێ بۆنی نەفسی هاو نەفەسێکم بۆ دێ، لەم قافڵەوە دەنجی جەڕەسێکم بۆ دێ، قاسید کە سەبا بوو لە سەبا ئەیهێنا، لەم بێکەسیەم بۆنی کەسێکم بۆ دێ. لە پارچەیەکی دیکەدا دەرێ لە حوبی نیشتیمانە خوای لە خۆم ڕازی ئەکەم کوردم، لەسەر ئەم خاکە بۆ ئەم خاکە جانبازی ئەکەم کوردم، بە قەومی خۆم لە قەومە سەر ئەفرازی ئەکەم کوردم، ئەگەر چی گۆشەگیرم فەخر و شانازی ئەکەم کوردم، بە زیندووبوونەوەی گۆڕم لەبەر تەلقینی کوردیمە. خادیم لە قەسیدەی چوارەمی تەرجیع بەندی نیشتیمانیدا لەگەڵ نیشتیمان گفتوگۆ دەکات، دەڵێ ئەی وەتەن کوا مەجلیسی ئەحباب و نان و خوانەکەت، چییە بەزمی بادەنۆشی ساغیری پەیمانەکەت، کوانێ ساقی خۆی و مەی موتریب بە چەنگ و عود و نەی، مەستی سەربەستی بە ئازادی گەلی دیوانەکەت، گوڵشەنی شادیت چییە بەژموردە و بێ ڕەونەقە، کوا نەسیمی عەنبەرینی سوبحی عەتر و ئەفشانەکەت. لە وەڵامدا نیشتیمان دەڵێ دەستی دوژمن تێکی دا ئەحباب و نان و خوانەکەم، وا لە جێی مەی پڕ لە زەهرە ساخیر و پەیمانەکەم، بادەیی ساقی لە خوێنی جەرگمە ناڵەم نەیە، کەوتنە زیندانی ئەسارەت وا گەلی دێوانەکەم، گوڵشەنی شادی سمومی زوڵمە سووتاندوویەتی، بۆتە شامی ماتەمم ئەو سوبحی عەتر و ئەفشانەکەم. لە شیعرێکی دیالکتی گۆرانی خادیم کۆمەڵێک ئیریکی بە دیالکتی گۆرانی و هەورامی ناوچەی سلێمانی هەیە، لە یەکێکیاندا دەڵێ سروەی بەهارن، وادەی گوڵشەن گوڵ و گوڵزارن، مەشاتەی سەبا باوەوە گوڵشەن، پەی نەوعەروسان گوڵزار وە چەمەن، پەی زولفی سونبول شانەگەر مەبۆ، پەی ڕوخساری گوڵ جەلاکەر مەبۆ، شەمعەن پەروانەن گوڵەن بولبولەن، مەجلیس ئارایش و جامی مولەن، نێرگس پیاڵەیی مەی وەبانی سەر، وێنەی سوراحی وەبان تەشتی سەر، ساباوەڕ تەشریف ئەی نووری دیدەم، وەی دیدە جۆز تۆ کەسێ نەدیدەم، باوەرە ساتێ چاکەر وەیانەم، تەعمیر کەیانەی سەد جار وێرانەم، خاڵی ئەغیار جێی شاهانەتەن، خادیم خادیمی ئەی ئاستانەتەن. بەڕێزان لێرەدا کۆتایی باڵقەی ئەمڕۆی بەرنامەی ناودارانی ئەدەبی کوردی دەهێنین لە کورتەیەک لە ژیانی خادیمی شاعیر و بڕێک لە شێعرەکانیمان بۆ ئێوەی ئازیز خوێندەوە. بەو هیواین بە دڵتان بێت تا هەفتەیەکی تر بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.